ئەم ڕێگایە پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و قەزای شارەزور و ناحێ ئەربەت بە قەزای قەرەداخ و ناوچە گەشتیاریەکانیەوە دەبەستێتەوە. بەڵام خراپی و چاڵ و ڕەگلەی ڕێگاکە شۆفێران و گەشتیارانی نیگەران کردو و دەڵێن بە ناچاری زۆرێک لە هاوڵاتیان ڕێگای سلێمانی قەرەداغ وەک بەدیل بەکاردێنن. وەڵڵاهی ئەم ڕێگایە ڕێگایەکی زۆر گرنگە کە ناوچەی قەرەداغ بە شارەزورەوە بەسێتەوانێ جگەلەوە سیارێکی زۆر زەختێکی زۆر لەسەر جادەی سلێمانی عەربەت لا ئەبات، یعنی بەڕاستیەوە زەختەی لەسەر لایە، بەڵام بەهۆی حکمی تێکچوونی جادەکەوە تا ئێساکە نەتوانراوە خەڵکێکی سیارێکی کەم هاتشوی پیاکە خەڵکیش کەم هاتشوی پیاکە. بەعقەد ئەم جادەی ئێمە پراوێز خراوە لە هەموو ڕوویەکەوە، هەم ڕوویەکی گەشتاریە هەم ڕوویەکی بازرگانیە. بەعقەد ئەم کۆمپانیانە خی گەورە جەزایان باتەوە خۆ بۆ ئەوان هیچی تێناچێ برا هەر بۆمان تەعمیرکەنەوە زیاترمان ناوێت ئێمە ناڵێن حکومەت ئیشی نەکردو، حکومەت ئیشی کردو و زەرەریشی هەبوو قانجازیشی هەیە بۆمان، چونکە ئەم جادێکی بەحەقەت گەشتیاریە هەم بازرگانیە. ئەم جادەیە بەڕاستی ئێستا لە منتیقەی شەمەوێ لەگەڵ لێ مسافێکی زۆری ماوە قیر نەکراوە. گرفتی ڕێگاوبان لە قەزای قەرەداغ لێرەدا کۆتایی نایەت، بەڵکو ڕێگای قۆپیەکانیش بە هەمان شێوە خراپە و گەشتیاران تووشی ئاستەنگێکی زۆر دەبن تا دەگەن بە ناوچە گەشتیاریەکە. دانیشتوویەکی قەزاکەش دەڵێ لە ساڵی 1970ەوە هیچ کارێکی نۆژەکردنەوە بۆ ڕێگاکە نەکراوە. ئەمە لە کاتێکدایە لەگەڵ بەرزبوونەوەی زیاتری پلەکانی گەرما گەشتیاران بۆ خۆپاراستن لە گەرمای ناوچەکانیان پەنا دەبەنە بەر زنجیرە چیاکانی قەرەداغ. بەنسبەت ڕێگاوبانەکانی قۆپی قەرەداغەوە ئەم جادەیە وەختی خۆی کۆمپانیای وشا لە ساڵی 1970 دروستی کرد بە هۆنەی پرۆژەی گوندی گەشتیاری وەزیارە. جادەیەکی باش و تۆکمە و ڕێکخراو بوو کە دیواری بربەسێمان نەکرا، بەڵام لە 1970 تا ئێستا هیچ خزمە گوزارێکی بۆ نەکراوە و چاودێری جادەکە نەکراوە لە کاتێکا کە ئێرە ناوچەیەکی گەشتیاریە و گوندێکی گەورەی گەشتیاری تیا بەناوی گوندی گەشتیاری وەزیارەوە. یەکێکی دیکە لە ڕێگا گەشتیارەکانی قەرەداغ ڕێگای بەنداوی ئەستێڵە کە تا ئێستا ڕێگاکە قیتاو نەکراوە و ڕۆژانە ژمارەیەکی زۆر گەشتیار بە تایبەت گەشتیارانی ناوەڕاست و خواروی عێراق ڕووی تێدەکەن. طبعا اليوم نتكلم عن ئێستا من قسە دەکەم لە هەوارگەی قەرەداغم. ئێرە پێویستی بە قرتاوە لەبەر ئەوەی ناوچەیەکی گەشتیاری و پێویستیشی بە مارکێت و تیمی فریاگوزاری مەلەوانی هەیە. ئەمە سەرڕای ئەوەی پێویستی بە بەلەمی گەشتیاریش هەیە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش. داواکارم ڕێگاکە قرتاو بکرێت و خزمەتگوزاری بە شوێنەکە بگەێنرێت. هیواخوازیشم وەڵاممان درێتەوە. بەراوێزخستنی قەرەداغ لە کاتێکدایە لە سەردەمی شۆڕش و ڕژێمی بەعسدا لانکەی پێشمەرگە و بەرپرسانی ئێستای وڵات بۆ و هاوشێوەی تەواوی ناوچەکانی دیکەش دەسەڵاتداران کەمتەرخەم و بێباک و بێ ئەمەک بوون لە بەرامبەریان. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەرەداغ.